حەقدەستی دواکەوتوو پرسێکی ئابووری و قەیرانێکی مرۆیی. لە کاتێکدا هەڵاوسان، گرانی و بێکاری، کەماوی و پسڕانی بەردەوامی کارەبا ژیانی کرێکاران و خەڵکی بێبەشی ئێرانی تووشی تەنگ و چەڵەمەی جددی کردووە، چینی کرێکار و موچەخۆرانی کەم داهات و خانە نشینان نەک هەر لەگەڵ حەقدەستی ژێر هێڵی هەژاری دەست و پەنجە نەرم دەکەن، بەڵکو لەگەڵ کێشەی دواکەوتنی پێدانیە و حەقدەستەکەمانەش بەرەوڕون. ئەم کێشەیە کە بە حەقدەستی دواکەوتوو ناو دەبرێت بەمانای دواکەوتنی درێژخایەن و تەنانەت هەندێک جار چەند مانگەی حەقدەستەکانە. ئەم پرسەی تر ڕووداوێکی بە هەڵکەوت و لێرە و لەوێ نییە، بەڵکو بۆتە دیاردەیەکی بەربڵاو لە کەرتە جۆرا و جۆرە پیشەسازی و خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان و ژیانی ملیێنان کرێکار و خانە نشینکراوی لەگەڵ ئاستەنگی گەورە بەرەو ڕوو کردوێتەوە. ئەمانەی کە باز دەکرێت تەنیا چەند نمونەیەکن لە هاواڵەکانی چەند ڕۆژی ڕابردوو کە گۆشەیەک لەو نەهامەتیانە نیشان دەدەن کە ڕژیمی ئیسلامی سەرمایەداران ئەمڕۆ لە ئێران بەسەر کرێکاران و موچەخۆرانی کەم داهاتیدا سەپاندووە. کرێکارانی کارگەی کیشچوب لە سەرەتای ئەم ساڵەوە حەقدەست و پارەی بیمەیان وەرنەگرتووە. کرێکارانی کۆمپانیای داروگەری تاران لەگەڵ کێشەی 4 مانگ وە دواکەوتنی حەقدەست و 7 مانگ نەدرانی پارەی بیمە بەرەوڕوون و ناڕازیان ڕووبەڕووی دەرکردن بوونەتەوە. کرێکارانی سەمپژێن لە شاری چابەهار بەهۆی دواکەوتنی 10 مانگی حەقدەستەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارە شرکەتیەکانی ئێران شار بە 3 مانگ جارێک ئەویش بە شێوەی نیوە و ناتەواو حەقدەستەکانیان وەردەگرن و هەر چەشنە ناڕەزایەتیەکیان لەگەڵ هەڕەشەی دەرکردن و دوورخستنەوە بەرەوڕوو دەبێتەوە. کرێکارانی شارەداری سنا جگە لە دواکەوتنی حەقدەستەکانیان توانای بەکارهێنانی یارمەتیەکانی بیمەی تەندروستیشیان لەدەستداوە، چونکە ئیدارەی دەسەبەری کۆمەڵایەتی بەهۆی قەرزی شارەوانیەوە خۆی لە درێژکردنەوەی ماوەی کارکردنی بیمەی تەندروستیان دەبوێرێت. ماوەی نزیکەی 3 مانگە 700 کرێکاری کۆمپانیای ڕاهیران لە پرۆژەی شەمەندەفەری چابەهار زاهێدان حەقدەستیان وەرنەگرتووە و حەقدەستی کرێکارانی شارەوانی 30 سەخت 17 مانگە نەدراوە. ئامارە فەرمیەکانی ناوەندی ئاماری ئێران ئاماژە بە دواکەوتنی حەقدەستی لانیکەم 592 مانگە بۆ 18121 کرێکار و 488 مانگ نەبوونی بیمە بۆ 525592 کرێکار لە ماوەی تەنیا 1 ساڵدا دەکەن. ئەم قەیرانە بەڕادەیەکی زۆر بەربینگی خانە نشینانی گرتووە. پێدانی موچەی وە دواکەوتووی خانە نشینانی کرێکاری لە مانگی خاکەلەوەی ئەم ساڵەوە لە دۆخێکی نادیاردایە. موچەیەکی خانە نشینی کە تەنانەت 1 لەسەر 5 هێڵی هەژاریش نییە، ئەوەندە کەمە کە تەنانەت پێداویستیەکانی هەفتەیەکیش دابین ناکە. چاوەڕوانی درێژخایەن بۆ وەرگرتنی 3 بۆ 6 ملیۆن تمەن حەقدەستی دواکەوتوو تەنها گۆشەیەکە لە مەینەتی وازارەکانی ژیانی ئەم خەڵکە زەحمەتکێشە. و دواکەوتنی ئەم حەقدەستانە کە تەنانەت ئەگەریش لە کاتی خۆیدا بدرێت ژیانێکی مەمرە و مەژی پێدابین ناکرێت، ژیانی کرێکاران و خانە نشینانی کرێکاری کردووە بە دۆزەخ. ئەگەر بێتوانایی لە دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی وەک خۆراک و خانوبەرە و جلوبەرگ بەردەوام سفرەی هەژارانە بچووکتر دەکاتەوە، بەڵام ئەمە هێشتا هەموو ڕەهەندەکانی کارەساتەکە نیشان نادات. بێبەشبوون لە بیمەی تەندروستی بەهۆی نەدرانی پارەی بیمەی خاوەنکار دەستڕاگەیشتن بە دەوا و دەرمانی کردووە بە کابوس. لە ئاوا هەلومەرجێکدا هەروەک لە داروگەری تاران شاهیدی بووین، دەربڕینی ناڕەزایەتیش لە پێناو و دواکەوتنی حەقدەستەکان دەتوانێت ببێتە هۆی لە دەستدانی کارەکانیان. هەڕەشەی دەرکردن و ڕاگواستن هەروەک لە ئێران شار راپۆرتەکەی بڵاوبووەتەوە ئامرازێکە بۆ بێدەنگکردنی قوربانیان. لە بەرامبەر ئەم دەریای مەینەتیەدا دەوڵەت نەک هەر هیچ وەڵامێکی نییە، بەڵکو بۆ کەمکردنەوەی کێشە ئابوووریەکانی خۆی بە ئەنقەس هێرشی کردووەتە سەر سفرەی هەژارانەی کرێکاران و زەحمەتکێشان. بە زیادکردنی باجی ناڕاستەوخۆ بەشێک لە کورتێنانی بودجێ خۆی لە گیرفانی موچەخۆرانی 5 هێندە لە خوارهێڵی هەژاریەوە دابین دەکات، یان بە بیانووی چارەسەرکردنی کێشەی نانەواکان پەنای بردوۆتە بەر بەرزکردنەوەی نرخی نان بە ڕێژەی زیاتر لە 50%.
ئەگەر قبول بکەین کە نان خۆراکی سەرەکی خەڵکی زەحمەت کێشە ئەو کات زیاتر لە ڕەهەندە ترسناکەکانی ئەو کارە ساتە تێدەگەین. سەرباری ئەم دۆخە دژوارە نەبوونی ئەو پچڕانی بەردەوامی کارە باش لە گەرمەی هاویندا ژیانی لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا کردووە بە دۆزەخ. لە چەند ڕۆژی ڕابردوودا مەسعود پزیشکیان سەر و کۆمار ڕووبە کامێراکان وتی ئێمە ئێستا لە کەرتە جۆرا و جۆرەکانی وەک ئاو، کارەبا، گاز، بودجە و هەڵاوسان لەگەڵ گرفت بەرەو ڕووین، واتە هیچ بەشێک نییە کە کێشەمان نەبێت. ئەمانەی تر بژاردنین، ناچارین. بەڵام پێویستە و پرسیارە ئاراسەی سەرۆکی دەوڵەت بکرێت کە ڕۆڵی کرێکاران و خانەنشینان چییە لە ڕەخساندنی ئەو هەلوو مەرجە ناچاریەدا؟ ئەوان لەکوێی ئەم هاو کێشەیەدان و بۆچی دەبێت لە گیرفانی خۆیان پارەی ئەو ناچارەیانە بدەن؟ واقعیە دەوەیە کە قەیرانی دواکەوتنی حەقدەست لە ئێران تەنیا پرسێکی ئابووری نییە، بەڵکو قەیرانێکی مرۆییشە. نەدانی حەقدەست و موچەی خانەنشینی لە کاتی خۆیدا لە ئێران کارەساتێکی مرۆییە کە کەرامەت و تەندروستی و ژیانی ملیێنان ئینسان و لە ناوچوونی جەستەی و دەرونی ئەوانی کردووەتە ئامانج. ئەم دۆخە زۆربەی هەرە زۆری ئەم خەڵکەی لە گێژاوی قەرزدار بوون بە فرۆژگاکان، دراوسێکان و دامەزراوە قەرزیە نافەرمیەکاندا گرفتار کردووە. پێنەدانی حەقدەستەکان لە کاتی خۆیدا نەکەر کاریگەری لەسەر بژێوی کرێکاران هەیە، بەڵکو دەبێتە هۆی پەرەسەندنی زیانە کۆمەڵایەتیەکانی وەک ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و بێکاری و پچڕانی شیرازەی بنەماڵەکان. بەڵام هاوکات پێویستە بوترێ کە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و خانەنشینان لە بەرامبەر ئەم دۆخەدا بێدەنگ نەبوون. ژمارەی ناڕەزایەتیە کرێکاریەکانی وەک مانگرتن، ڕێپێوانی ناڕەزایەتی، کۆبوونەوە و هیتر کە هەموویان نیشانەی تووڕەیی و بێزاری کرێکارانن، دژ بەم دۆخەیە ئێستا ڕەوتێکی بەردەوام ڕوو لە پەرەسەندنە و پەنگ خواردنەوەی ئەم تووڕەی و بێزاریە کۆمەڵگای ئێرانی لە ئەگەری تەقینەوەیەکی کۆمەڵایەتی نزیک کردوێتەوە.